ئێرە سەنتەری بازاڕی هەڵەبجەیە. پێداویستیەکانی جەژن لەلایەن فرۆشیارانەوە هێنراونەتە بازاڕەکە، بەڵام هاوڵاتیان کەمتر دەتوانن پێداویستیەکانیان بکڕن وە خۆشیان دەڵێن بێ موچەیی و ڤایرۆسی کۆرۆنا دوو قەیرانی دیارن لەم جەژنەدا. من تا ئێستاش بە نەچووم هێشتا بازاڕێ بکەم کە بڵێن شتێ حازرکەم بۆ جەژن لە بگرە لەوانەیە من زۆر باش بم لە زۆر کەسیکە، بەڵام ئەمە هەم بەعام هەر هەمووی بێپارەیەک ڕووی کردێتە وڵات بێ مەعاشیە هەنی ئەوەی کە تۆ ئێڵێیت ڕووی کردوێتە ئەم وڵاتە بەڕاستی ناخۆشە و گرفتێکی زۆر گەورەیە. دیارە نەبوونی موچە و دواکەوتنی و کاریگەرێکی هێزگار زۆریە لەسەر هەموو فەرمانبەران و هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان کەوا نازانێت لە کەی و لە چی کاتێکە موچە وەرەگرێ و دیاریکراوە نییە بۆەوەی خۆی بۆ کۆمەڵێ حاڵەت ئامادە بکە بە تایبەتی ئەو بۆنانێکی هێنە پێشۆکە ئێستاش لە پێشوازی جەژنی قوربانی پیرۆزین. لە جەژندا خواست لەسەر گۆشتفرۆشەکان زۆرە. هاوڵاتیان وەک پێداویستیەکی سەرەکی جەژن لە کڕینی گۆشت دەڕوانن. گۆشتفرۆشێک دەڵێ لە ساڵانی ڕابردوودا زیاد لە 40 سەرحەیوانی لە عارفەدا فرۆشتووە، بەڵام ئێستا تەنها 6 سەرحەیوانی ئامادە کردووە و نافرۆشرێت. تەسیری زۆر بووە نەگەم ساڵ، بەڵکو لە ساڵی 2014ەوە بازار تەواو کز بووە، بەڵام ئەم ساڵ بە تەواوەتی بازار کزە. ئەنی من ساڵانی کە 30 سەرحەیوانم ناردووە، ئێستا عارفەی و 6 سەرحەیوانم ناردووە لەگەڵ گوێرەکەیەکە. بێگومان تەسیرێکی زۆری هەبووە. مامۆستایەکی ئاینی دەڵێ سبەینێ لە پارێزگای هەڵەبجە نوێژی جەژن و مەراسیمەکان لە مزگەوت ئەنجام دەدەن. پێویستە هەموو ئەو کەسانەی کە بەشداری دەکەن ماسک و دەستکێش و بەرماڵی تایبەت بە خۆیان پێبێت و ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکانیش بکەن. سبەینی ئێمە لە نوێژی جەژن مەراسیمی جەژن بەڕێوە ئەچێ سبەینی هەینی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە و داواکەین لە مسلمانان پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان ئەم پەتا و بەڵاو ڤایرۆسە و لە هەمومان بێ خۆپارێزی بکەین و دوعایژەکەین لە ڕۆژی جەژنا کە خوای گەورە ئەم پەتا و بەڵاو ڤایرۆسە لەسەر میلەتانی مسلمانان لەسەر ئینسانیەت بەگشتی هەڵگرێ بە تایبەت لەسەر میلەتی کوردی مسلمان. جەژنی قوربان لە کاتێکدایە جیاواز لە ساڵانی ڕابردوو لە پارێزگای هەڵەبجە هاوڵاتیان نەیانتوانیوە بۆ بەجێهێنانی حاج بڕۆنە وڵاتی سعودیە. ڤایرۆسی کۆرۆناش بڵاو بووەتەوە و لە کەلتور و دابوونەریتی ناوچەکەشدا یەکتر لە گەردنگرتن و تەوخەکردن لە جەژنەکاندا زیاترە کە بڕیارە مامۆستایانی ئاینی لە وتاری جەژندا هۆشداری لەو ڕۆوە بدەنە هاوڵاتیان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.